سی ساڵ زیاتریش بەسەر تێپەڕبوونی حکوومەتی هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا گلەییەکان لە بوارە جیاوازەکاندا لەسەر هەموو پلە و پۆستەکان هاوڵاتیانی ئاسایی گلێ و ناڕزایەتیان هەیە لەسەر چۆنیتی بەڕێوەچوونی کاری حکوومەت کە حکوومەت نەیتوانیەوە بەپێی پێویست ئاوەڕ لە تەواوی چین و توێژەکان باتەوە. ئەمڕۆژ کە یەکی ئایارە ڕۆژی جیهانی کرێکارانە، دیارە ئەم بابەتەیش ناڕزایەتی کرێکارانیشی لێ بە دەرنیە کە نەتوانرا وەکو خۆیان دەڵێن وەکو پێویست ئاوەڕ لە کرێکاران بدرێتەوە لە نێو هەرێمی کوردستاندا. من لەسەر بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم. میوانەکەیشم بەڕێز حەسەن ڕەزایە کە بەڕێزیان وتەبێژی لقی هەولێری سندیکاکانی کرێکارانی کوردستان و ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی منن. کاک حەسەن سپاس بۆ ئامادەبوونت لە دوای زیاتر لە 30 ساڵ تێپەڕین بەسەر حکوومەتی هەرێمی کوردستاندا چی کراوە بۆ کرێکاران لە ناو هەرێمی کوردستانە؟ بەڵێ دەست خۆش خاتونی بەڕێز خاتووی هێوی. لێرەوە ئەمڕۆیەشی ئایارە وەکو سندیکاکانی کرێکارانی لەقی هەولێر بۆ بۆنەوە پیرۆزبایی ئاراستەی تەواوی کرێکارانی جیهان و بە تایبەتی کرێکارانی کوردستان دەکەین و هەم بەیانی جەژنی ڕەمەزانی پیرۆز بۆ بۆنەوەشەوە دیسانەوە هەر پیرۆزبایی لە تەواوی موسڵمانان و کرێکارانی خۆشەویستیش دەکەین. بەنسبەت پرسیارەکەی جەنابتان، بەڵێ ماوەی 30 سارە زیاتر لە 30 سارە حکومڕانی هەرێمی کوردستان ئەوەی کراوە چی کراوە، من بەڵێ لێرە بۆ بەڕێستان ڕوونی دەکەینەوە کە کرێکاران دەمەوێت سەرەتا باسێکی کرێکار بکەم. ئایا کرێکار سەرمایەکی نیشتیمانی بەهێز مێژوێکی دوور درێژی کار ڕێکخراوەیی لە ناو کرێکاران هەم یەشی ئایار وەکو ڕۆژێکی ڕۆژی قوربانیدانی کرێکارانە ئەو ڕۆژە کە بە خوێنی کرێکاران هاتوۆتە کایەوە. ئێمەش لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ئەو یادە دەکەینەوە یادیەکی ئایار لە هەرێمی کوردستان یادیەکی ئایار بەڕاستی من بەڵێ جوابی پرسیارەکەی بەڕێستان ماوەی 30 ساڵە لە هەرێمی کوردستان چی کراوە بۆ کرێکاران چی نەکراوە. لە ڕووی یاساییەوە یاساکان ئێمە 3 یاسا هەیە تایبەتن بە کرێکاران. ئەو 3 یاسایە تەنها لە یاسای ژمارە 39 ساڵی 1970 یاسای خانشین دەستەبەری کۆمەڵایەتی 14 مادە هەموار کراوەتەوە لەلایەن پەرلەمانی کوردستان. دوو یاسایەکەی یاسای کار، یاسای ژمارە 70 ساڵی 1970 یاسای سەردەمی حکوومەتی عێراقیە، یاسای ڕێخستنی سندیکای یاسای ژمارە 52 ساڵی 1970 تایبەتە بە سندیکای کرێکاران. یاساکان هەموار نەکراینەوە، یاسای کۆنن لە بۆ ئەو سەردەمەی ئێستا یاساکان گونجاو نین، سەردەمی نین. ئەو لە ڕووی یاساییەوە شتێک نەکرایەتە نا 14 مادە هەموار کرا بوو. ئەو مادانێک کە هەموارشکردن لە یاسای خانشین دەستبەری کۆمەڵایەتی لە ساڵی 2012 بوو هەتا ئێستا ئەوەی زۆر گرنگ خۆی زۆر بایەخە و جێی بایەخە و پێویستە جێبەجێ بکرێن مادەی نۆ لە یاسای ژمارە 4 ساڵی 2012 کە هەموار کراوەکەی ئەو مادەیە لە بۆ ئەوەی ئەو کرێکارانە کە بیانی بیناسازی و کرێکاری ڕۆژانن و خاوەنکاریان نییە، ئەو کرێکاران دەستەبەریان لە بۆ بکرێ ڕێک بێخرێن بە سیستەمێک بەپێی ڕێوەک. هەتا ئێستا حکوومەتی هەرێم بەڵێ ئەو مادەیە جێبەجێ نەکردی و کۆمەڵێک مادەی دیکەی گرنگیش هەیە. مادەکانی یاساین وەکو پێویست مادەکان برگەکانی مادەکان جێبەجێ نەکراون. کرێکار لە یەک شوێن پرۆژەیەک لە هەر پرۆژەیەکی کارکردن تەنها کرێکارێکە بی دەبێ ئەو کرێکارە دەستەبەری بۆ بکرێ. یەک کرێکار لە پرۆژەیەکدا تەنها یەک کرێکاربی بەبێ ڕەچاوکردنی ژمارە کرێکارەکان دەبی دەستەبەری بۆ بکرێ. بەڵام ئەوش زۆربەی زۆر لە پرۆژەکان ئەوەش نەکراوە. باشە، زۆر جارگلەیەکە ئاڕاستی سندیکاکانیش دەکرێت. کاک حەسەن، سندیکاکان چی بۆ کرێکاران دەکەن؟ چ لۆبیەک چ فشارێکیان هێناوە بۆ پەرلەمان بۆ لایەنی پەیوەندیدار بۆ بەدەستهێنانی ئەم مافی کرێکاران؟ بەڵێ ئێمە ڕاستە وەکو سندیکای کرێکارن ئێمەش لەوانەیە گلەی لە خۆشمان بکەین وەکو پێویست نەمانتوانیە خاتو هێوین. یعنی لە هەرێمی کوردستان لە شەرق ئەوسەد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەی گشتی یعنی کاری ڕێکخراوەی بە شێوەیەک لە شێوەکان نەبووە بتوانانی ڕۆڵی کاریگەری خۆی ببینی. لەبەرەوەی
کۆمەڵە کۆکار هەبووە هەم زیاتر پێویستمان بە پانتایی دیموکراسی زیاترە بەڕاستی ینی دەست دەبێ بەڕاستی لە ناو کاری ڕێکخراوەیی لە بەتایبەتی کرێکاران دەبێت زیاتر سربەخۆیی دەسەڵاتی زیاتر بدرێتە سندیکا ینی بەڵام لێرەدا ئەمە هەموو وەکو سندیکا هەموو دەست و ڕێگایەکمان لێ گیراوە بۆچی مادەی 150 مادەی 150 بڕیارەکی بەڵێ بۆچی مادەی 150 بڕیارەکی سەردەمی ڕژێمی بەحسا تا ئێستا ئەو بڕیارم نەکمادە بڕیاری 150 ساڵ 1970 ئەو بڕیارە هەتا ئێستا بەپێی ئەو بڕیارە کرێکاران هەموو کراونە بە حساب فەرمانبەر و ئەو ممتلەکاتی کە هەیە ئی کرێکارانە حکوومەت دەستی بەسەداگرتی لە بۆ نمونە لە هەولێر یانەی کرێکاران هەبوو نادی عمالی پێدرێن ئەو یانەی تایبەتی بێ کرێکاران بەڵام ئێستا لەژێر دەسەڵاتی وەزارەتی کارە و سندیکای کرێکاران تەنا کرێکاران هیچ سوودێکی لێ نابین باشە ئێوە وەکوی سندیکات زۆر لەسەرم بابەتە بڵێن ئێمە داوامان کردووە هەڵبژێردراوە بۆ لە هەولێر ئەمیانەیە دەستی بەسەرداگیراوە کە تایبەتە بە هیچ کرێکاران و تایسا سندیکا ئەو یاسا بە بڕیاری 150 لێ دەکەی بڵێ ئەو یانەی وەرزشی کرێکاران نادی عمال بڵێ بە بڕیاری 150 ساڵی 1970 لەو کاتیەوە ئەو بڕیارە وەکو لە کات ئەو کاتی ئەو پارەیە کە هەبووە بە بڕیاری 100 و پارەی کرێکاران لە سندوقی خانشی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارن ئەو پارێک کە هەبووە بابرین پارەی کرێکاران بووە بۆ ئەوەی ئەو کاتی سەردەمی شەڕ عێراق و ئێران بووە ئەو پارەیەکی زۆر بووە ئەو پارە زیاتر لە بۆ بەرژەوەندی عێراق لە بەرامبەر شەڕی ئێران و عێراق بەکار بێتن پارەی کرێکاریان خستە سەر بە بڕیاری 150 ساڵی 1970 کرێکاران خراونە سەر حکوومەت بۆ حسابێک کە کرێکار فەرمانبەرە لە حکوومەت بەڵام ئەگە کرێکار کە فەرمانبەر بوو لە کرا فەرمانبەر لە حکوومەت لەبەرەوەی شادەی نییە زۆربەی کرێکارەکان بەشش زۆری ینی هیچ حسابش لە بۆ ناکرێت ینی ئەوەی برێ سەرموچەی لە بۆ زیاد نابی وەکۆی کە لە کەرتی بە تایبەتی لە چوارسێەوەی زەمان ئیجتیماعی زیاتر سوودمەند باشە لەسەر پرسی دەستەبەری کۆمەڵایەتیش دواتر پرسیارە ڕاستاکەم بەڵام بەر لەوە دەمێ بزانم لە ناو شاری هەولێرە بەگشتی چەند کرێکار هەن بەڵێ لەسەر پرسیارەکەی ئەوەی کە جەنا بدەری چەند کرێکاران باسم کرد مادەکانی یاسایی ئێمە کرێکاران هەموو کرێکارێک دەستەبەری لە بۆ ناکرێ ناوی تۆمار ناکرێت لە نووسینگەی دەستەبەری کۆمەڵایەتی کە سەر بە وەزارەتی کارە بەپێی ئەوەی کە ئەو ئامارانەی کە هەن دەگوترێ ئەو کرێکارانەی کە ناویان تۆمارە وەزارەتی کار وە هەژماری دەکات ئەوانەی کە ناویان تۆمارە لە بەڕێوەبەرایەتەکانی دەستەبەری کۆمەڵایەتی کە لە سەر کارن مەبەستم ئەوانەی زمانیان لە بۆ کرێ ئەوان بە کرێکار هەژمار دەکرێت کە لە ژێر چاودێری خاوەن کارن بەڵام ئەو کرێکارانەی کە لە ژێر چاودێری خاوەن کار نین وەکو باسم کرد مادەی نۆ جێبەجێ نەکراوە بۆی ئەو کرێکارانەی کە کرێکاری ڕۆژانن کە خاوەن کاریان نییە ئەوانش دەستەبەریان لە بۆ بکرێ ئەوە نەکراوە بۆیە ئێستا زیاتر لە 50,000 ناوی لە ئەو کرێکارانن کە ناویان تۆمار کراوە لە دەستەبەری کۆمەڵایەتی باشە دەستەمەری لە هەولێر بەڵێ زانیا وەلەو ئەو ئەمارە زیاتر لە بەڕێوەبەرای دەستەبەری کۆمەڵایەتیە بەڵام بەو زانیارێک کە ئێمە نوێنەرمان لەوێندرە تا ڕادەیەک ئەوەی ئەمە زانیاریمان هەبی زیاتر لە 50,000 کرێکار دەستەبەری بۆ کراوە زۆر باشە دەمێ بزانم دەستەبەری کۆمەڵایەتی چی بۆ کرێکاران نەکات بەڵێ خاتون یاساکان ئەو یاسانێکە ئەمە ئاماژەم پێدا هەندێکیان مەسەلەن باسم کرد گوتم یاساکان کۆنن بەڵام خۆی زۆر لە مادەکانی ئەو یاسا کۆنانە جێبەجێ ناکرێت بە بڕێستان ڕابگەین یعنی ئەوە باسمان لەوە کردووە کە بەڵێ کرێکاران پێویستیان بە بایەخدانە ئەو بایاخە چێ دەیکا یعنی دەبی لە یاساکان ئەو یاسانێکە هەنە جێبەجێ بکرێن مادەکانیان بڕگەکانی ئەو یاسانێکە کۆنە قسەی لەسەر بکرێ پێویستمان بە هاوکاریەکە حکوومەتی هەرێم
پەرلەمانی کوردستان بە تایبەتی نوێنەرانی خەڵکە ئەمە وەکو سندیکای کرێکاران گلەیەکمان هەیە لەلایەنە سیاسیەکان لەگەڵ ڕێزێکی زۆرم بۆ هەموو لایەنە تێکۆشەرە سیاسیەکانی کوردستان لە کاتی هەڵبژاردن و بانگەشی هەڵبژاردن هەمووی باز لە کرێکار دەکەن درێن کرێکارن ئێمە وا دەکەین بۆ کرێکارە خزمەتی کرێکار دەکەن بەڵام داڵێ کام لست نەمان بینی لستێک لە لیستەکانی فراکسیۆنەکان لەو خولەی ئێستای پەرلەمان باز لە کرێکار بکە باز داوا بکەن مەسەرەن ئەو یاسانەی کە هەنا بە شێوەی ئیعلامی باز نەکراوە نەمان بیستووە ینی نازانین لە ناو خۆیان بەڵام پێویستە ینی ڕابگەێنرێ ئەو یاسانی یاسای ژمارە سی خانشی دەستەبەری کۆمەڵە ببوورە یاسای کار مەبەست ساڵی 2015 دەرچووە یاساکەی عێراقیە ینی پێویستە لانەی کوردستان کاری پێ بکرێت داواشمان کردووە جوابمان نەدرایتەوە باس لەوە کرد گوتت سندیکای کرێکاران چیتان کردووە ئێمە یادداشتێکی پێنج خاڵیمان ئاراستەی پەرلەمان کرد 4 سال لەمەوبەر هەتا ئێستا جوابمان نەدراوە هیچ ئیشی پێ نەکرا باش باس لە داتاکان کرد بڵێ داتاکان وەکو بێوی زۆر ئامار ڕادەگەیەندرێ ئامارەکان بە تایبەتی لە لایەنەکانی پەیوەندیدار ئێمە نامانێت ئامارێک ڕابگەینین لەبەرەوە هیچ داتایەکی ورد لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە بواری کرێکاراندا نییە. باش لەسەر پرسی ئەو شۆفێرانی کە شۆفێری نێو شارەکان و هێڵە گشتیەکانن بە شێوەیەکی گشتی و هەروە شۆفێرانی بار هەڵگر مانە بە بەردەوامی مەترسی ژیانیان لەسرە بە بەردەوامی مەترسیان لەسرە کە ڕۆبەڕووی ڕووداوێک ببنەوە ئەندامێکی جستیان لە دەستبەن یاخودگیانیان لە دەستبەن ئەمانە چۆن توانراوە بیمەی کۆمەڵایەتی دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ دابین بکرێت ئەگەر کەسێک شۆفێرێک لەم حاڵەتەیە لە کاتی کارەکەی تا تووشی ڕووداوێکی هاتوچۆ بگیانی لە دەستدا بە شەیت حساب بکرێ موچەیەکی تایبەتی بۆ دەبڕێتەوە بۆ خێزانەکەی یاخود ئەگەر ئەندامێکی جستەی لە دەستدا بەهۆی کارەکەیەوە ئەمانە هیچ کارێکی تایبەتیان بۆ کراوە پرسیارەکەی بەڕێز زۆر جوانە ئەوە پێویستی بە ڕوونکردنەوەیەکە کە بۆ لایەنی بینەرانی عزیز و خۆشەویست وە لایەنی پەیوەندیدار گیان لێبی ئەو شوفێرانەی کە ئێستا با بڵێن سایق تەکسی یان شوفێری پاسەکان هێڵەکانی ناوخۆ دەرەوە کاتی تووشی هەڕووداوێک دەبن هیچ مافێکیان بۆ نییە هیچ مافێک لە بۆیان هەژمار ناکرێ یعنی تو نەموسان لە بۆ کەسوکارەکەی دەبدرێتەوە لەبەر چی لەبەر من باسم کرد ینی بۆشایی یاسایی هەیە ئەو شوفێرانە کە خاوەن کاریان نییە خۆیان بە حساب لێرە یاسایەک نییە تایبەت بە شوفێران یاسایەک نییە بۆ ئەوی کە شوفێران دەستەبەر بکە مەبەستم ئەو شوفێرانەی کە ئۆتۆمبیلەکانی خۆیانن وەکو شوفێرانی هێڵەکان ناوخۆ ئەوانەی کە بەخۆیان خاوەنی تەکسیەکانی خۆیانن یان پاسەکانی خۆیان مەبەستم ئەوە نییە شوفێر ئەو شوفێرانەی کە لە پرۆژەکان کار دەکەن بەگرێبەستن لە پرۆژەیەکن ئەوە ئەو پرۆژەیە یان ئەو کۆمپانیایە زمانی بۆ کردوون ئەوان مافیان لێرە دیاری کراوە مافیان هەیە یعنی بێبەژینن لە مافیان ئەوانەی کە لە مافەکانیان ئەوانەی کە لە پرۆژەکانن بە گرێبەستن بەڵام ئەوانەی ئۆتۆمبیلی خۆیانن خاوەنی سەنەویەکەی برین سیارەکەی خۆیان بیتن ئەو بڵێ هەر چەندە ئیشەکەشی ئیشی شوێریە لە هێڵەکانیش دەکەن ناو شاریش دەکە بەڵام دەستە بەرناک باشە کاک حەسەن بەشێک لە کرێکاران لە کاتی کارەکانیاندا ڕوبەڕووی پێشێلکردنی مافەکانیان دەبنەوە پێشێلکردنی ماف لەم ساڵدا گەر ئامارێکی دیارکە و لە بەردەستی ئێوەیە بێت یاخود هێندەی ئاگداری بن هاتۆتە بەردەستان کە کرێکاران ڕوبەڕووی جۆرێک لە تونند و تیژی و پێشێلکردنی ماف و پێنەدانی موچە و کۆمەڵێک کاری دیکە بنەوە لە سەرکارەکانیان بڵێ پێشێلکاری یەکجار زۆرە خۆم باز لە پێشێلکاری دەکرێت زۆر جار ئەمە بیر لەوە دەکەینەوە ینی لە پێمان وایە ینی گوێندان و ئەوانە ینی پێشێلکاریەک ینی تۆ خاوەن کار ئەو خاوەن کارانەی کە کرێکار کاریان لە
ئیشیان لەکن دەکات یعنی ئێمە مۆڵەتمانەیە مۆڵەتی پشوەکان بە پێی یاسا ئەو کرێکارە دەی مۆڵەت پێ بدەیت نابی کاری زیادە بە کرێکار بکەیت مەبەستم خاوەن کارە ئەو خاوەن کارانێک کە کاری زیادە بە کرێکار دەکەن 8 ساعت کارکردنە بازێک لە هەندێک خاوەن کاری لەگەر ڕێزم لۆ نارم مەبەستم هەمووی نیە بەڵام هەندێک خاوەن کاری چاوچنۆکەیە کاری زیادە بە کرێکار دەکات لە باتی 8 ساعت کارکردن 10 ساعت کار بە کرێکار دەکات یان پشوەکان مۆڵەتی پێنادا ئەو ڕێکی ئارە بە پێی یاسا بە پێی هەموو عرف و عادەتێک ئەو ڕۆژی کرێکاران لە پشودا بن لە کۆڕ و کۆبوونەوە و لە گرتبوونەوە دابن داوای مافەکانیان بکەن بەڵام تو ئەگەر ئەوە دەبۆ کرێ خاوەن کار ئەتوو ئیش بە کرێکار دەکەی پێشێلی یاسایە ئەو ڕۆژە دەبی هەر ڕۆژێک بە پێی یاسا هەر ڕۆژێک لە ڕۆژەکان یەکی ئایار بیان ڕۆژە پشوەکان مەبەستمە کرێکار دەبێت ئەو ڕۆژە پشوو بیتن ئەگەر نا ئەگەر ئیشەکە بە شێوەک بوو لە شێوەکان مەسەرەن لەبەر بەرهەمەکە یان پێویست بوو ئەو کرێکارە کار بکە دەبیان بە ڕۆژێکی دیکە پشوو یان بە پارە بە ڕەزامەندی کرێکارەکە قەرە بوو لە بۆ کرێکارەکە بکرێتەوە. بەڵێ کاک حەسەن من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان میوان بووی هیوادارم جاری داهات و ساڵی داهات و ئەگەر لەسەر ئەم بابەتە من بەرنامەم کردەوە یاخود پێشتریش ئەو کێشە و گرفتانی کە تۆ باسی لێوە کرد کە لە کرێکاران هەیانە لە شاری هەولێردا نەمابێت. سپاس دووبارە بۆ بەڕێز حەسەن. ئەوە مەبەستم بەرێ خاتون مەبەستم هەولێر نییە ئەوە لە هەموو کوردستانە ئەو کێشە و گرفتانە هەیە بەڵێ لە هەموو کوردستان هەیە بەڵام من لەبەرەوەی مەسوولی لێ ڕاگەاندنی لە هەولێرم زیاتر لە سوارسیەوەی کارەکەی خۆم سنوورەکەی خۆم قسە دەکەم. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز حەسەن ڕەمەزان کە بەڕێزیان وتەبێژی لقی هەولێری سندیکای کرێکارانی کوردستان بوون و ڕاستەوخۆ لە هەولێرەوە ئامیانی من بوون ماندوو نەبن